باغی میکایل یا سەیرانگای پارکی میلەتی مەهاباد یەکێک لە شوێنە گەشتیاریەکانی شاری مەهابادە کە لە مێژ ساڵە سرنجی خەڵکی ئەو شارە و گەشتیاران بەرەو خۆی ڕادەکێشێ. ئەو پارکە لە خوارەوەی دیواری بەنداوی مەهاباد لە قەبارەی نزیک 14,000 میتری چوارگۆشە ساز کراوە. چۆمی بەنداوی مەهابادیش لە ناوەڕاستی ئەو باخە تێپەڕ دەبێت. ڕۆژانە لاوان و گەنجان، پیران و بەساڵاتچوانی شار بۆ پیاسەکردن یا ڕاهێنان و وەرزشکردن سەردانی ئەو شوێنە دەکەن. تەمەنی ئەو باخە دەگەڕێتەوە نزیک 90 بۆ 100 ساڵ لەمەوبەر کە ئەو کات بەهۆی هەبوونی چۆمی مەهاباد هاتوچۆ لە شارەوە بۆ ناو باخەکە زۆر ئەستەم بووە. تەنیا ڕێگای هاتوچۆی خەڵکی پردێکی مێژوویی بە ناوی پردی سوور بووە کە نزیک بە 70 ساڵ لەمەوبەر بەهۆی سازکردنی بەنداوی مەهاباد ئەو پردە ڕووخاوە و تەنیا کۆڵەکەکانی دەبیندرێ. باغی میکایل هەروەها شوێنی ڕاهێنانی بەیانیە و هەموو بەیانی وەرزیشوانان لە ژن و پیا و لەو شوێنە کۆ دەبنەوە و ڕۆژی خۆیان بە وەرزش و ڕاهێنان دەست پێ دەکەن. بەڵام بۆ میکایل باخی میکایل چ پەیوەندیەکی لەگەڵ هونەرمەند میکائیلی گۆرانیبێژ هەیە؟ کاک مەحموود باوکی میکایل یەکێک لەو کەسانە بووە کە وەک باغەوان ئاگاداری ئەو باخەی کردووە و زۆربەی دارەکانی ئێستای ئەو باغە بەدەستی ئەو دامەزراون. هەروەها ناوی کوڕەکەی لەبەر خۆشەویستی ئەو باغە ناوە میکایل. ئێستاش باڵای چنارەکانی باغی میکایل سەرەوەی 25 میترە و دیمەنێکی جوانی بەخشیوەتە ئەو شوێنە.